سڵاوتان لەبێ بیسەران و بینەرانی بەڕێزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە بەرنامەیەکی دیکەی تایبەت بە پرۆسەی دەنگدان و دەنگدانی تایبەت لە کاژمێر حەوتی بەیانی ئەمڕۆوە پرۆسەی دەنگدان لە بنکەکانی دەنگداندا دەستی پێ کردووە. من خۆشحاڵم کە لەم بەرنامە تایبەتەدا لەگەڵتانم و ئەوەش خۆشحاڵم دەکات کە بە شێوەیەکی دیموکراسیانە و پابند من بە بەهاکانی دیموکراسی لە ئەمڕۆی هەرێمی کوردستاندا لە تەواوی بنکەکان و شار و شارۆچکەکاندا پرۆسەی دەنگدان بە شێوەیەکی بە ڕێژەیەکی باش بەڕێوە چووە. بۆ ئەم مەبەستە هەوڵ دەدەم لەگەڵ بەڕێز ڕاید سەردار مالومەیی وەکو فەرماندەیەکی سەربازی قسە و باس لەبارەی دەنگدان و پرۆسەی دەنگدان بکەم لە ئەمڕۆدا. وسازی بەڕێز بەخێر بێت. زۆر سپاس بۆ جەنابتان. پرۆسەی دەنگدان لە ئەمڕۆدا وەکو گوتم لە دەستپێکدا لە کاژمێر حەوتی بەیانیەوە دەستی پێ کردووە. تا چەند پرۆسەکە بە شێوەیەکی سەرکەوتوانە بە شێوەیەک با بڵێن کێشە و گرفت دروست نەبێت بەڕێوە چووە. سەرەتا دەستخۆشیتان لێگەم سپاس بۆ بەرنامەیە. لە سعات حەوتی بەیانی لەگەڵکردنەوەی دەرگای خوێندنگە قوتابخانەکان بەڕووی دەنگدەرانی تایبەتە سەرەتایەکی باش و تا ئێساش هەنێ خروقات لە کۆمەڵە شوێن هەیە بەڵام بە شێوەیەکی گشتی باشە. خروقاتەکان لە چیا بوون چۆن چۆنی بوون؟ پێم وایە لە سنووری هەڵەبجە و ئەو ناوە بووە و لە کۆمەڵێ بنکەی تریش بردنە ژوورەوەی مۆبایل و کردنە دەرەوەی کیانە سیاسیەکان و چوونی چەکدار و ئەم شتانە ئەمە ڕێژەیە دوورە لە بەهاکانی دیموکراسی و هەڵبژاردن. کۆمیسیۆن ڕێگە نادا نە مۆبایل بچێ نەک چەکدار و لە ئەوانە تەداخڵکەن بۆ نییە مۆبایلیش بەریتە ژوورە بۆ ژووری دەنگدان. بەڵام ئەوان مۆبایلیان بردوۆتە ژوورەوە لە کۆمەڵە شوێنی زۆر بەڵێ. ئەمە گرفتێکە و پابەند نەبوونە بۆ ڕێکار و ڕێنمایانە کە کۆمیسیۆنی لادانە لە ڕێنمایەکانی کۆمیسیۆن لادانە. بەڵێ تا چەند هەوڵ دەدرێت چاودێریکی ورد هەبێت هەموو کیان و لایەنەکان نوێنەری خۆیان هەیە و خروقاتەکان لەوێ تۆمارەکەن ئیتر بە پێی ئەو خروقاتانە ئەبێ ئیجراتیش بکرێ. باشە لە بانگەشەی هەڵبژاردندا بینیمان تەواوی یانی زۆرێک لە لایەنە سیاسیەکان پابەندی ڕێکار و ڕێنمایەکانی کۆمیسیۆن بوون بەڵام لە کاتی دەنگدانیشدا پێتانوانیە پێویست دەکات زیاتر پابەند بین چونکە ئەو چەند ڕۆژەی کە بەڕێمان کردو لە پرۆسەی دەنگداندا بۆ ئەو بووکە لە ئەمڕۆدا کە دەچینە سەر سندۆقەکانی دەنگدان بە شێوەیەکی مەدەنی و مۆدێرن و شارستانیانە دەنگەکەمان بدەین. سوپاس بۆخوا لەگەڵ ئەوەی کۆمەڵێ پێشەلکاری و شتی نابەجێ هەبوو بەڵام سوپاس بخوا پرۆسەی پروپاگەندەی هەڵبژاردن بە شێوەیەکی زۆر باش بەڕێوە چوو لەگەڵ هەموو ئەو خروقات و کەم و کورتیانە و قسەڵۆگانەیە بوون. سوپاس بۆخوا زۆر باش بوو. پێویستە ئەمڕۆ هەینەی کە پرۆسەی دەنگدانی تایبەتە و ڕۆژی یەکشەمە پرۆسەی دەنگدانی گشتیا بە هەمان شێوە بۆ ڕووسوری نەتەوەی کورد و میلەتی کورد پێویستە بە جوانی بەڕێکی بەڕێوە. باشە تا چەند گرنگە لایەنە سیاسەکان هاوڵاتیان و چین و توێژەکان و ئەمڕۆ وەکو گوتمان لایەنە ئەمنیەکان کە دەنگدانیان هەبووە تا چەند گرنگە نمونێک و وێنەیەکی جوان بە دەرەوەی خۆمان بدەین لە کاتی دەنگداندا. کوردستان بە جوانیەکانیەوە زیاتر ئەناسرێ. پێویستە پرۆسەی سیاسی هەموو جیهان چاودێری کوردستانەکە و بە عێراقیشەوە. ئەگەر ئێمە بتوانین نمونەیەکی جوان پێشکەشی جیهانی دەرەوە بکەین سەربەرزی ڕووسوریە بۆ کورد و قیادەی کورد و نەتەوەی کورد. باشە تەجروبەی ڕابردوو گرنگە بۆ ئەوەی کە ئێمە لە ئەمڕۆدا بۆ نمونە لە ڕابردوودا پەرلەمان هەبووە دەنگدان هەبووە تەجروبەیەکی باشی دەنگدان و ئەومان هەبوو بۆ ئەمڕۆژ ئەم تەجروبەیە گرنگە کە پێم وابێ بۆ ئەمڕۆ لە هەموو ئەو کاتانە گرنگترە لە هەموو ئەو کاتانە گرنگترە چونکە بەڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە کۆمەڵێک قەیران و گیر و گرفتە تێپەڕێ کە لەوانەیە سەر لە نەدا بەشکاریشتر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ڕوودات. هەندێک لەلایەن لە هەرێمی کوردستاندا پێیان وابوو کە دەنگدان ناکرێت یان دەیان گوت ڕۆژهەڵاتی ناوەڕاست و دۆخی ناوچەکە هێندە دۆخێکی باش نییە. ینی قسەکە لەسەر ئەمەیە دەنگدانەکە کە دەکرێت بۆ خۆی سەرکەوتن و ئەمن و ئەمانی ناوچەکە دەردەخە. بێگومان سەرکەوتنی پرۆسەی دەنگدان سەرکەوتنی هەرێمی کوردستان و نەتەوەی کووردا هەر ئەوەی کە ئەمڕۆ بەبێ مەشاکل تێپەڕێ ئەمە سەرکەوتنیەکە 150 نسبەتەگەیەتی چکە ئێمە هێزی عسکەری و بەیەکەوە دەنگەدا و هیچ کێشە و مەشاکیلێک هەیە بەڵام سوپاس بخوا ئەو خراپەنێکە بڵێ مەترسی و کێشەیە.
یانی سەرباری هەندێک لە تەشەنوجەکان یاخود بە قسەکردن و ڕادەربڕینەکان لە هەڵبژاردنەکاندا هەبوو لە چەند ڕۆژی بانگەشەدا هەبوو لە ئێستادا لەسەر سندوقەکانی دەنگدان بە ئارامتر دەیبینی؟ نا باوەڕت هەبێ من خۆم چوم سەردانم کرد هەموو ڕەنگەکان ئەم لەولای یەکتر ماجەکەم بران هاو سەنگەر و هاوتەری بن لەگەڵ یەکترا بە دڵنیاییەوە سەرکەوتنی پرۆسەکە سەرکەوتینەتەوەی باشە وێنەیەکی جوانم پێ دەڵێت لە هەرێمی کوردستاندا سەرجەم ڕەنگ و حەزب و لایەنە جیاوازەکان کە پێک هاتووە لە چەندین هاوڵاتی کە دەچنە سەر سندوقەکانی دەنگدان پێش سندوقەکانی دەنگدان ڕایان جیاوازە بەڵام کە دەچنە سەر سندوقەکانی دەنگدان ڕایەکی تایبەتی بە خۆیانیان هەیە ئەمە ئەو پەڕی دیموکراسی لە هەرێمی کوردستاندا پەیڕەوی دەکرێت یعنی ئەمە گرنگە لەلایەن کەسایەتێکی سەربازیەوە کە جەنابتانن گرنگە ئەمە بگەێنرێت بە هاوڵاتیان و چین و توێژەکان کە لە ئەمڕۆی دەنگدانی لایەنە ئەمنیەکاندا ئەم وێنەیە پێشکەش بە هاوڵاتیان و بە جیهانیش کرا من بە دڵنیایە وەک عەرزم کردن لە سەرەتاشەوە لەگەڵ بوونی کۆمەڵێک گیر و گرفتی بەسیط بەڵام کۆی پرۆسەکە جێگەی دڵخۆشیە و جێگەی ئەوەیە کە ئومێدی لەسەر بنیاد بنرێ ئینشاءالله باشە بەڵام وەکو بەڕێستان گوتان لە پێشووتردا لێرە و لەوێ لە هەڵەبجە هەندێک لە هاوڵاتیان هەوڵیان نا لادانیان هەبێت لە بڕیارەکانی کۆمیسیۆن هەرچۆن هەیە لادانەکە بەو شێوەیە کە ئەندامانی کۆمیسیۆن یاخود چاودێران لە بنکەکانی دەنگداندا بکەنە دەرەوە ئەمە کارێکی باش نییە و هەوڵیش بدەن لەم کارە خراپانە تەجروبەیەکی باش وەرگین بۆەوەی کە لە دەنگدانی تایبەتدا لە دەنگدانی چین و توێژەکاندا و تایبەتدا کێشە و گرفت دروست دەبێت. ئەگەر دروستکردنی هەر کێشە و مەشاکیلێک لە هەر جێگەیەک بکرێ خراپە جا بۆ شوێنە ئەگەر کۆمیسیۆن شریدی سوور لە هەر سندوقێک بدا ئەسووتێ بۆچی لەبەر کۆمەڵە خەڵکی کەم بیانێ کۆمەڵە دەنگی زۆری خەڵکی بسووتێ ئەمە شتێکی خراپە دروستکردنی کێشە و گرفت و مەشاکیلیش هەر کەس و لایەنێک بیکە بە دڵنیایی لە لاوازی ئایکە بەڵێ لە ڕابردوودا شریتی سوور دراوە لە هیچ سندوقێک دراوە بەڵێ وە سفریش سووتێنراوە دەنگی سفر کراوەتەوە بەڵێ زیاتر با بڵێن ئەوەی کە پێی دەگوترێت خڕوقات و لایەن لە بڕیارەکان لەکوێ هەن بەپێی ئەو زانیارانی من هەمە ئەمڕۆ لە هەڵەبجە ئەو شتە بووە لە هەڵەبجە باڵە دەرکردنە دەرەوەی لە سیاسیەکان لە ژووری دەنگدەران و وێزگەکان ئەوە کارێکی خراپ و شتێکی خراپ بوو بچوو بردننی مۆبایل بۆ ژووری دەنگدان کەمە فشارە بەڕاستی لەژێر فشاریشە دەنگ نادرێ هەر کەس و لایەنێک بیەوێ باشە مەبەست چی بووە لە بردنە ژوورەوەی مۆبایل پێم وابێ مەبەستیان ئەوە بووە کە مەسەکە تۆ باوەڕت بە من نییە من دەنگەت بۆ تەسوورم پیشانی تۆ بدەم بۆی تۆ باوەڕ بەم کە دەنگ بە حیزبەکەی تۆ ئەدەم یا بەلایەنەکەی تۆ باشە بەڕای جەنابتان یعنی ئینتیما بۆ حزبێک یا وەلای بۆ حزبێت بۆ مۆبایلەکەت دەکرێت بیسەلمێنی یاخود لە ناخۆ دڵ و خۆی وەلا بۆ وڵات بۆ نیشتیمان بۆ ئاین بۆ ئەحزاب بۆ هیچ شتێک نا بە هیچ شتێک وانە وە لە دڵەوەیە لە دڵە ئەم دڵە لە بینی تۆ و حزبە لە بینی تۆ خوای خۆتا لە بینی تۆ خێزان و کوڕ و کچی خۆتا لە دڵەوە کە کەوتە بابی مۆبایل و بەکارهێنان و متمانە نەبوون پێتان وانە ئەو حزب و لایەنانە متمانیان بە خۆیان نەماوە ئەوەیلا بۆ کەسانی باوەڕیان بە سوسیال میدیا و بە تەسویری دەنگەکانیانە هەر کەس و لایەنێک بەڵێ کەواتە ئێمە دەبێت لەوەش چیە بگەین کە ئەمە هاوڵاتێت دەچێت بۆ دەنگدان دەنگدەرێکی ئازاد بێت نەک دەنگدەرێک لەژێر زەختی مۆبایلەکە و وێنەگرتنی ئەو دەنگی کە دەیدات بۆ حەزبەکە بێگومان خوای گەورە هەمومانی بە ئازادی دروست کردووە بەڵێ ئەگەر بشتەوێت لەژێر زەخت و فشارە دەنگ بە کەسێک بدەیت دڵنیا دەکەمەوە لەوەی تەسویرەکەشەکە دەنگەکەشەدا لە لابردنینەوە زەربێک بەسەر ناوەگای دێنێ و ئەو دەنگەشە سووتێنێ بەڵێ بەڵام خۆی لە ئێستادا دەنگدان گرنگە بۆ تەواوی چین و توێژەکان بۆ تەواوی هاوڵاتیان کە بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بە هەر لایەنێکە کە مەبەستیانە دەنگ بدەن بە تایبەتی ئەو لایەنانەی کە دەزانن هیوا و ئومێد و ئارامی و ئەمن و ئەمان و شارستانیەت و پێشکەوتنی وڵاتەکەی لە دەستدایە و هەوڵی بۆ دەدات ئەمە خاڵێکی گرنگە کە لەمڕۆدا کاری بۆ بکرێت خۆی لە ڕاستیە خەڵک واعیە ئەمڕۆ جاران نییە تۆ بتێ بەدەم خەڵک تێبگەێنی خەڵک چاوی هەیە عەقڵی هەیە و هەموو شتێکیش گەرما و گەرم کەسێک
مثلا پرۆژەیەک مثلا کێشەیەک دروست دەکرێت هەر شتێک دروست دەکرێت گەرما و گەرم لە سوسیال میدیا و لە تیڤیەکانەوە ئەگاتە دەست هەمومان جا عەقڵ ژیر ئەو کەسەیە بە ژیری خۆی بڕیار لەسەر چارەنووسی خۆی وڵاتی خۆی ئەو دەنگە بدا کایدا چونکە دەنگدان وجدانە ئەو کەسێک کە تۆ دەنگی پێدێ بێ نیشتیمان پەروەر بێ دەست و دەم و داوێن پاک بێ هەم لە ڕووی دنیا و هەم لە ڕووی قیامەتیشەوە بێت تۆ حسابی هەردووکی بکەیت کە خوای گەورە ئەفەرمێ الدنیا والآخرە کەواتە بێ هەردووکیان حساباتی بۆ بکەیت ئەمە گرنگە ئەمە زۆر گرنگە باشە و هۆشیاری تاکیش بۆ دەنگدان و وەکو پێشووتر گوتمان پابەندبوون بە ڕێکار و ڕێنمایانەی کە لەلایەن کۆمیسیۆنەوە دانراوە ئەمەش یەکێکە لە خاڵە گرنگەکان و دەنگدەریش ئەو بەڵگەنامە و ئەو کارتی دەنگدانەی کە لەلایەن کۆمیسیۆنەوە داواکراوە پێویست دەکات پێشوەختە پێوێت تا گرفتی دەنگدانی بۆ دروست نەبێت خاڵێکم بینی لە کاتی دەنگداندا بە تایبەتی لە هێزە ئەمنیەکاندا باس لە پاکردنەوەی دەست و پەنجەکانیان دەکرێت هاوڵاتی دەکرێت لە ئێستادا بە چاوڕوونی ئەمەی هەبێت کاتێ دەچێتە سەر سندوقەکانی دەنگدان دەست و پەنجەکانی جوان بشوات بۆ ئەوەی پەنجەمۆرەکە بیگرێتەوە ئیشکالی یا گرفتی بۆ نێتە پێش بۆ کاتی دەنگدانەکە ئەمە خاڵێک نییە کە ئەو کەسانەی بە تایبەت کە لە ڕووی ئیش و کارەوە پەنجە و ئەوانەی دەست پێستی زۆر ڕۆشتووە یاخود تووشی نەخۆشی شەکرە بووە پێویستە دەست و پەنجەی جوان بشوە ئەمڕۆ گوێم لە شتێک بووە لە ئاوی لیمۆ ئەلە کەسێک هاتۆ 5 جار دەستی کردو بە جیازەکانی خوێنێتەوە بەڵام کە بە ئاوی لیمۆکە پەنجەی شۆریوە خوێنوێتیەوە جاوتم بۆ یەکشەمە لەوانی لیمۆش گران ببێ شۆردنی دەست و پەنجە ینی لیمۆ باشە شۆردنی دەست و پەنجە بۆ هەر شێوازێک بۆ خوێندنەوەی پەنجەکان کارێکی زۆر زۆر باشە هاشە پەنجەکانی ئەوەنە هیلاک بووە لە ئیش و کار و لە کرێکاری و ڕەنجە هەر نایخوێنێت بەسمەکە نایخوێنێتەوە ڕاست باشە ئەمە هۆشیاریە ینی دەکرێت تا هاوڵاتی وەکو گوتمان هۆشیاری هەبێت لە کاتی پێشچوونی چونکە هەر هاوڵاتی خاوەنی دەنگ و دەنگدانی خۆیەتی و مافی دەنگدانی هەیە لە ئێستادا پێشوەختە دەکرێت ئەم هاوڵاتیانە ئەم ئامادەکاری سادانە بۆ خۆیان بکەن وانە بە تایبەتی ئەویش وەکو گوتم ئەو کێشانەی کە بۆ لایەن ئەمنیەکان دروست بۆ ئەوانش دووبارە بە بێگومان چکە بێت تەجروبیان ئەوانەی گشتی تەجروبە لەم تایبەتیەکان وەربگرن ئەو هەڵانەی کە لێرە کراون هەم بەنسبەت کۆمیسیۆن هەم بەنسبەت هاوڵاتیانەوە کۆمیسیۆن پەداچوونەوە خۆ بەخۆیان بکە و هاوڵاتیانیش ئەوەی کە لە ئێرە خەلەل و کەم و کورتی هەبوو نهێڵە لێوە دووبارە باشە لە ڕووی سکاڵاوە تا ئێستا هیچ سکاڵایەک تۆمار کراوە وڵی وەکو پێویست مناگام لەوە نییە لە ڕاستیە UABCش نەبووم ئەگەر کرابێتیش دیارم ناگام لێ نییە باشە لە ڕووی دەنگدانەوە بەڵێ چوونە سەر سندوقەکانی دەنگدان ڕێژی چۆنە وڵی لە هێزە ئەمنیەکانە لە هێزە ئەمنیەکان زۆر زۆر بە حەماس و گروتینەوە بەشداریان تیاکرد من 5 دقەیەک چووم باشە بە بەردەمی مەکتەبەکان ڕۆشتم ئەو قەرەباڵغێکی زۆرم لێ بینی هەبوو بەڕیز خەڵوەسا بوو خەڵکی زۆریش لە چاوەڕوانیا بوو باشە ئەم دەنگدانی هێزە ئەمنیەکان هاندانێکیشە بۆ ئەوەی کە هاوڵاتیان زیاتر بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بدەن و شتێکی کەش کە من خۆشحاڵی کردم دقیقاً لە کاژمێر حوتی بەیانیەوە قوتابخانەکان و بنکەکانی دەنگدان کرانەوە ئەمەش بۆ خۆی پابەندبوونێکی کۆمیسیۆن و ئەو لایەنانەی کە ڕاست پێراون بۆ هەڵبژاردنەکان پابەندبوونی ئەوانە بۆ ئەوەی کە هاوڵاتی لە کاتی خۆیدا بڕاتە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بۆ حزب بدات کەمە بەستێتی هەر کەسێک بە بۆچوونی خۆی ئەتوانێت دەنگ بە هەر کەسێک بدا کەس ناتوانێت زۆری لێ بکات زۆری لێ ئەمەیە کەس ناتوانێت ئاگادار بێ کە من دەنگم بەچێ داوە و ئەوەش ئاگایانی نییە باشە من سپاسی جەنابتان دەکەم بەڵام وەکو فەرماندەیەکی سەربازی پەیامت ئامۆژگاریت بۆ هاوڵاتیان و چین و توێژەکان و بە تایبەتی تر لایەنە سەربازیەکەی خۆتان چی دەبێت ئێمە لەگەڵ پاراستنی خاکی هەرێمی کوردستان شانازی ئەوەشمان پێ بڕاوە هەرچەند من خۆم لە گشتیەکە دەنگەدەم شانازی ئەوەشمان پێ بڕاوە کە لە پێش خەڵکی کوردستانەوە دەنگ بدەین 2 ڕۆژ لەبەر ئەوەی پێشمەرگە ئاچنەوە سەنگەرەکان
داوا لە خەڵکی کوردستانەکەم چۆن پێشمەرگە بەگەڕ روتین و حەماسەوە هاتن سەر سنوورەکانی دەنگدان دەنگیاندا بەو کەسولایانانەی کە خۆیان مەبەسیانە و ئەیانەوێ داوا لە خەڵکی هەرێمی کوردستانەکەم بۆ سەرکەوتنی پرۆسەی هەڵبژاردن و پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان بچنە سەر سنوورەکانی دەنگدان و دەنگ بەو کەسولایانانە بدەن کە خۆیان مەبەسیانە و ئەیانەوێ و ئەو کەسولایانایی کە ئەزانن کوردستان بەرە و کەناری ئارامە بە. باشە ئێستا شخاڵێکی گرنگیش هەیە کە ئێوەی فەرماندە و کەسانی سەربازی دوێنێ بە چەکەکانتان بەرگریتان لە کوردستان دەکرد ئەمڕۆ بە دەنگەکانتان کوردستان سەردەخەن. ئەمەش خاڵێکی گرنگە. پشتیوان بەخوای گەورە. هیوام سەرکەوتنی جەنابتان و تەندروست بن. سپاس بۆ جەنابتان کە تاو کات لە بەرنامەیەکی تایبەت بە پرۆسەی هەڵبژاردن و دەنگدانی تایبەت لەگەڵمان بوویت. سپاس بۆ ئێوەش سەربەرز و سەرکەوتوو. زۆر سپاس بۆ بەڕێستان. بەڵێ خۆشەویستان زۆر سپاس بۆ ڕای سەردار مالومەیی وەکو فەرماندەیەکی سەربازی کە لە بەرنامەیەکی تایبەت لە ئەمڕۆدا لەگەڵمان بوو. ڕێزی دیلمان خەسرە قبوڵکەن و ئێوەش لە پاش لەو ڕۆژانی دەنگداندا کە دێتە پێشەوە بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بە و لایەن و هێزانە بدەن کە دڵسۆزی خاکی پیرۆزی کوردستان و دەستکەوتە نەتەوەی و نیشتیمانیەکانن. هیوام تەندروست باشتان و خواتان لەگەڵ.